شيف تيرورا فيزيكي بكي افرو ما هميا ليرا بكوجي بس نشي ازادي بكوجي اخر لەگەڵ نزیکبوونەوەی وادەی ئازادکردنی گیراوانی بادینان دەسەڵاتی زۆنی زەرد تۆمەتی ساختەکاریان خستۆتە پاڵ هەریەک لە شێروان شێروانی و ئەیاز کەڕەم و هاریوان عیسا کە گوایە لە زیندان و لە ژێردەسەڵات و هەژمونی پارتی تەزویریان کردووە. بابەتەکە سیاسی زیاتر نەک قانونی. سەرۆکی تیمی پارێزەرانی گیراوانی بادینان باز لەوە دەکات ئەو تۆمەتەی خراوەتە پاڵیان سزاکەی لە 5 ساڵەوە دەست پێ دەکات بۆ 15 ساڵ. باسیش لەوە دەکات کەیسەکە سیاسیە و پێشتر ئەو کەسانە ڕێگەیان بە یەکتر داوە لە بری یەکتر واژۆ و پەنجەمۆر بکەن. کەیسێکی تری تازەیان بۆ هەرێک لە شێروان شێروانی و هاریوان عیسا و ئەیازکەرم دروست کردووە گوایە کە ئەوانە پەنجەمۆری شیڤان سەعید و هەروەها گودار زێبەریان بەکارهێنەوە ئەو کاتێک کە گودار زێباری لە سزنی ئینفرادی بوو و شیڤان سەعیدیان لە هۆڵەکەی ئەوان دوورخستبەوە ئەوانە بەر لەوەی بێنە زیندانی چاکسازی لەو کاتی کە دەستگیر کراون هەمویان بەڵێن و پەیمانێکیان بە یەکترداوە کە هەمیشە لە هەر کارێک بە دەستە جەمعی دەکەن و بەیەکەوە لە زیات یەکتریان تەخوی کردو و تەفویض کردووە مەجال یەکتریانداوە کە پەنجەمۆر و یان ئیمزا لە شوێن یەکتر بکەن. بەڵام هەموو بابەتەکە لەوە ئەوەیە چونکە ماوەی حکومکردنیان بەرەو کۆتایی دەیانێت شتێکیان بۆ دروست بکەن یان گوێبیستی ئەوەی بوونەکە لێبوردنی گشتی خەریکە پرۆژەکە حازرە بستە بواری جێبەجێکردن و لێبوردنی گشتی دەربچێت بۆ ئەگەر لێبوردنی گشتیش بیانگرێتەوە ئەوانە جارێککە کەسیشکیان بۆ حازر بکەن بابەتەکە سیاسی زیاتر نەک قانونی. لای خۆشیەوە ڕۆژنامەنووسان و چاڵەکوانان ئەو تۆمەتانە با گاڵتەپێکردنی دادگاکان و زیندانەکانی خۆیان و یاسا وێنا دەکەن ئاماژە بۆش دەکەن ئەگەر دەسەڵات بە دوای ئەم تۆمەتانەدا بچێت ئەوە عیبەیە و سەلمێنەری ئەوەشە کە دەسەڵات لە ڕابردوودا تەزویدچیەکی باش بووە لە کات و ساتە جیاوازەکاندا. خۆی گاڵتەکردنە بە سیستەمی حکومڕانی خۆیان گاڵتەکردنە بە یاسا و دادگاکان گاڵتەکردنە بە گورتوخانانەی کە هەن هیچ مەدەنیەتی تیش تێدا نییە تێناگەم لە کوێی دینی هەوە کابراایك زیندانی بکرێ و ئەو جۆرە کەسانە کە زۆر چاویان لەسەرە حەزب و حکومەت چاویان لەسەرە تۆ بڵێ بوختانێکیان بۆ دروستکە بڵێ وڵی پەنجەمۆریان تەزویر کردیا ئەمە لەکوێ هاتووە ئەم دەسەڵاتە بەدوای ئەم تەزویرێدا بڕۆ ئەو نیشانەیەوەیە پێمان دەڵێ خۆیان تەزویرچێکی باشن لە ڕابردوو لە هەڵبژاردنەکان لە هەم سێکتەرەکان کە کردویانە بۆیە گومان لەوە هەیە جگە لەمەش نایانەوێ ئەوانە ئازاد بکرێن دەیانێ ئەزیێتیان بدەن و سزایشتریان بدەن. داتاشینی تۆمەتی نوێ بۆ شێروان شێروانی و ئەیاز کەڕەم و هاریوان عیسا لە کاتێکدایە بە بەکارهێنانی دادگا و ڕێکارە دادوەریەکان مافی ئازادبوونی بەمەرج لەو ڕۆژنامەنووسانە زەوت کراوە و داواکاری تیمی پارێزەرانی دۆسیەکەش بۆ گواستنەوەی ئەو پۆلە زیندانیە لە چاکسازی گەورانی هەولێرەوە بۆ سلێمانی وەڵام نەدراوەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.